بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم رب العالمين وصف السنة ملائكة من بؤكا أفرمي يسبحون الليل والنهار لا يفترون. شو روج خريكي تسبيحات إخوان بهيش وازي قطع ناكوة ناو تسبيحات كان يانوا همو لحظيك همو ساتيك وكو أو لحظيك يكم جار دسبيئك مانو نابن سار نابنوا پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم بشکی باش لدعاکانی بدیتیل اللهم إني أعوذ بك من الكسل، خوايا پنا أقرم بتولى التمالي. لهندي روايات اللهم إني أعوذ بك من العجز، خوايا جان پنا أقرم بتوك عجز من العبادة. كان عجز وكسل فرق كان أمية لزمان عربية. عجز أويا لاشت نيكا توشي نخوشيك أبي إتناتواني سجدة بري بشت أكيوت إيش ناتواني وكو جاران ركوع وسجود بري. عجز شتيك الظاهرية بلام كسل شتيك معنوية تمالية. بويا پیغمبری خواه صلى الله عليه وآله وسلم دائما پناهی گرتو بميكا خوايا پناه اگرم بتو لتمالي. لفرماشتكا پیغمبری خواه صلى الله عليه وآله وسلم باسي عابد كانك باسي أهل مزقوت أفرمي لكل عابد شرة. هر عابدك لعابد كان بقري هر خواناسي بقري سواء بير بي قنج بي عالم بي عالم نبي دا صلاة دار بي دا صلاة بي شتيكي بيوت الشرة لزمان عربية يعني زور بأزان وتندي دسكا بعبادة وبرستن دسكا بخواناسي زور بتندي أزايانا. لكل عابد شرة ولكل شرة فترة. همو كسي كشك أبو تنيا دس بي أكاتو قرجو قولو آن توشي انقطاع بي أبتشره ناتواني عبداتي كان يجوان بكا سارد أبي توا تمل أبي أما نخوشية كبيوتي نخوشي فترة يا بيوتي فتوري أم كستوشي أم نخوشي أبي أما دي أنجار بيني ومانا سرهي قنجيكي جوان أم وشوي مزقوتك أهلو دقيبا مزقوته وتنو تول خريش عبادته لبرون أبي جاري وهنا سيركي كسيك ألفتي قرتو مثلا بالنيوجي الضحى وقد تركناك توشي تمالي أبي وازل النيوجي الضحى كإيهن والفتي قلتو همو روجه 6 صلوات بدي داري پیغمبريان صلى الله عليه وآله وسلم أدا كشي لبر حالتي كي ودروس به سيركي أم صلواتنا وازلي إيهن ذكر أوراد همو جوركاني إتر إما دو جور فتور من هي فتورك من هي بيوتري الفتور العام لا هموشتك كسك السار دقبيتو فتوريكش من هي تنها لهندي عبادته إنسان سبحان الله بشتي سار دقبيتو ناتوانا جيبجيك إتر هرشي دور أكيوتو لو بيري ذكرى دور أكيوتو حزا كموتان عرس كم هيج كسي قنية جورك لعبادتك أو جورة عبادته خوات شندين عبدي لسر زي مسخر كدوك أيكن بون مونا تو الله من الرجانة 1000 جار استغفر الله أكم أزاني چند كس هي لسر زوية 1000 جار استغفر الله لقل توي أكا تو لبيري أواني للرجي قيامة حشرك بي بالريال أدي الله كاك من همو شو روجك 2 جزء قرآن أخوانم شوكي جزء الروجكي جزء نا يك جزء أخوانم شوكي نيو الروجكي نيو أزاني چند كس هي لسر زوية وكتو أكا أمتي إسلامي أمتي كي زور قوري وزور ألفتيشي بيكوية بويا ابن تيمية قصيه أفرمي جاري وايا هاني قناها كردو هل أستغفر الله شنا كردو كشي لبر أوي لنا وكوري أمتي بيغمري خوايا صلى الله عليه وآله وسلم هم ويان الله اللهم اغفر للمؤمنين والمؤمنات خوايا لهرشي إيمان داري نيرو ميا ببورة توش بركوتوي دعاي كسيك بركوتو ببي آقا داري خود كسيكي صالح خوايا قول لقناها كدبورا لعب دايتيشا تو هر جور عبداتي كي لقال بيرك لقال كومالك لأمتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم بيرك معنوي لبركتو دا أبري لنا أم بيرنا مني أقر بهوي عجز وبي خوت نتواني إتر أما بكي بلين هيك هات السرد بلا هيك هات السرد زمانش كا مثلا أم قرآن مخوندو إسا تشاوم نيا ناتوانم هرشتك لهم بابتانا
هەر لە ناو کۆمەڵەکە تۆ بۆت حسابە وەکو ئەوان جاری وای ئینسان ئەمرێت بە دوایە کۆڕی زیکرەکەی هەر ئەڕوا چەندین سەدە جاری وای هەیە بڕەکە ئەو کە عەمەلی کە ئەو دەستی پێکردو ئەو کارە خێری کە ئەو دەستی پێکردو ناو ئەو پێڕەیە بووە ئەگەر هاتوو بەهۆی تەمەڵی و تووشی کەسەل هاتی هەتا فترەیەک بەرەکەتی ئەم ئەهلی خەیرە بەسەرتەوە ئەمێنێ ئەگەر فریای خۆت کەویتەوە بچیتەوە ناو پێڕەکەیان بەرەکەت لەگەڵ ئەوانە باقی ئەبێ دەوام ئەبێ بەڵام ئەگەر زۆر درێژەی کێشە ئیتر زەحمەتە بچیتەوە ناویان تووشی فترە و ئینقیتاعێکی کولی ئەبی حەنظەلە ڕۆژێکیان هاواری لێ هەڵسا دەستی کرد بە گریان چوو بۆ خزمەت ئیمامی ئەوبەکر والله ئەی ئیمام تووشی تەواو من تووشی نیفاقات منافق بووم بۆ حەنظەلە منافق بووی والله لە خزمەت پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم کە دائنیشین باسی باشتمان بۆ ئەکا یا دۆزەخمان بۆ ئەکا دڵم شێوازێکی ترە کەچی ئێمە دەرەوە ئەچمە لای ماڵ و مناڵی خۆمەوە دڵم ئەگۆڕێ ئەو دینداریە بەهێزە ئەو ئیمانە بەهێزەی کە لەوێ هەمە دوایی نامێنێ هێواشە بمەوە ئەچمەوە ناو بازار ئەچمەوە لای هاوڵی خراپ وردە وردە هێواشە بمەوە ئیمامی ئەوبەکر وڵای ئێ حەنظەلە منیش بە هەمان شێواز با بچینە خزمەت پێغەمبەری گیان صلی الله عليه و آله وسلم عەرزی ئەکەن کێشەیەکمان هەیە بەم شێوازە ئەفەرمێ والذي نفسي بيده لو تدومون على ما تكونون عندي في الذكر لصافحتكم الملائكة في فرشكم وطرقكم أفرمي سوين بو كسي جاني مني بدس أجر بردوام بو شوازة من كلاي من أجانا بليش أوا أو عند ذكر أجانا بليش أوا ملائكة توقتا لقلا أكا لكوا لسر فرشكان تان كاتك أتانا بخوان ملائكة بتشاوي سرابين للرجا كان كاروني وملائكة بتشاوي سرابين هندي لزانان أفرمون أما الرجاء كبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم كرديتي وأكساني كزور عبدايتي أكن زور رؤة ممكنة بقنا رتبيش أوا ملائكة بتشاو كان سريان ببين بقنا أستيك أو اندبرس هر يشك لإيما كمال هوكار هي أجزاني خوي هوكار كان كتوشي فترة وانقطاع به هندق لهوكار كان أويا كإنسانك هل لسرتاوى إخلاصي طاول لدڵیا نەبووە شتێکی لەبەر خاتی خەڵک کردووە بۆی خەڵک بڵێن پیاوی چاکە ئێستا کەس پێی ناڵێ پیاوی چاکە تووشی فتورە بێ هەندێکی بەهۆی لاوازی علومی شەرعیەوە باش ڕۆ نەچوو لە دینە ئەم دینە بای چەنە هێزی دینەکە حەضارەتی دینەکە چەند گەورەی حاڵی نەبووە شتیانی بچووک حاڵی بووە لە دینەکە تووشی فتورە بێ هەندێکمان بەهۆی دنیاوە دڵمان پەیوەستەوێ بە دنیا و خۆشەویستی دنیا وهمان ليك كدور من خاطر ولا طاعت ما توشي فترة منك هندك من بهوي خزان ومنالو زور كات جنس عليك من هتاكو خزان نبو أو عبادة مكر إس خزانم هيا أو عبادة بيناكري شو كزور كات هاو سركان هاو كاري يكترنين لعبادة وطاعته ناتوانا هاو كاري يكتر بن دزبار يكتر بقرن تاوكو طاعتك جوان برس كانوا مالكان كانوا مالك النموني ويصير كان تملا أو يترش كسبي تمالي أكا لو وردو توشي فتور أبي يعني أولاد إنسان والي أكا مشغلتي بو زيادك لبرق لذكر أوراد وطاعتي أكا هند جار كومالة جوي فاسد وخرابة إنسان مسلمان بخو زور لبارزة نتشة ناوي جاري وهي زماوانيك جاري وهي نا موبايلكتك لكومالة جوي زور بيسو خرابي تيك تو أشيد داخلي أبي أو أنهم الرفيق خراب جوي خراب توالي كان توشي فتور وانقطاع دا كان لطاعات وعبادات ولذكرى كانت هند جار نا لقل خس كساني بهمتها همة نزمة أجي إنسان لقل همة نزمة جيا زور جاني برد السر وردور دا همتي خوشي دا أبوز دائما إنسان لقل كساني همة برزة بيد همتي أيش برزو قايم أبي زور كاد لباسي جنگا ألان لجنگا أقر چند كسيك بين هرهم شجيع وآزاب أو انديتر آزاتيان زيادك بلام أجر يكسي شجيع آزال لنا وكومالة ترسنوك أبي ورد أويش ترسنوك أبي جرأتي أوناك جاين جورا كان بكا بويا زور ضرورة إنسان أجر واجبة لسر شان من دعوة بانجواسكين لقال أو كساني كم همة لقال يا نابين لقال أو شعبي بين لقال همة برزانا قرابين إنسان بأوي خوينية بإرادة خوينية جاري وهي بيأوكي بيري صالحة بيني 90 صال عمري لعبادتها سرف كردو ببي ما نوبون
ئێستش ئەڵێ یەکەم ڕۆژیەتی تاعەتەکە تۆ لێرەوە ئیمانت بەرز ئەبێتەوە زانایەکی دانای عابید ئەبینی سیرەکەی عیبادەتێکی زۆر قورس و گەورە ئەکات هێممەتێ بۆ تۆ بەرز ئەکاتەوە داستانێکی لە پیاوچاکانە خوێنیتەوە کە چۆن عیبادەتی کردووە چۆن سەری لە زەویە داناوە چۆن لەگەڵ خۆیان پەیوەندی کردو ئیمانی تۆ بەرز ئەبێتەوە بۆیە دائیمە ئینسان ئەبێ ئاگای لێبێ یەکێ لە هۆکارەکانی فتور ئەوەیە کە لەگەڵ کەسانی هیممەت نزمە ئینسان بگەڕێ هەرچی گوناهێک کە تۆ ئەیکەی هەرچی منکەراتێک کە تۆ ئەیبینی هەر هەمووی تەئسیری هەیە لەسەر فتور و لەسەر ئینقیتاع ئینسان هەندێک جار ڕووننەبوونی هەدەفی ئینسان لە ژیانە وای لێ ئەکات تووشی ئینقیتاع و فترەیەکە چۆن ڕووننەبوون خۆ ئێمە هەمومان مەسەلەن پێشچاومان ڕوونە ئەزانین خوا ناسی ئەکەین تاعەت ئەکەین بەس هەندێک جار پێشچاومان زۆر تەسک ئەبینێ من بەبیرمە ئێمە گەنج بووین پێمان وا بۆ 7 کەس موسڵمانە لەسەر زەویە هەر ئەو 7 کەسەمان بە ئەهلی دین و دینداری و خواناسی ئەزانێ وامان زای خەڵکی تر هەموو منافقە ئەوەنە ڕوئیامان بچووک بوو تصورکەن لە دوای فترەیەکی کەم هەمومان تووشی فتور هاتین تووشی انقطاع هاتین ئەو هێز و بڕشتی دینداری خواناسیە بۆ چونکە هەدەفێکی بچووک لە پێشچاومان بوو ئومەتی پێغەمبەری خوامان صلی الله علیه و آله وسلم بەم گەورەیە و بەم عەزەمەتە نەئەبینی تەنها خۆمانمان ئەبینیەوە کە خەریکی تاعەت و عیبادەت بوون بۆیە بوونی هەدەفێکی ڕوون زۆر گەورەیە ئینسانی موسڵمان دائیمە لە پێشچاوی بۆ ئەوی تووشی انقطاع نەبێ سەیری ئومەتکە هەر هەموو پێکەوە ئێمە تەسەورکەن وا تەسەور نەکەن ئومەتی ئیسلامی کەوتووە واللهی باشترین تەسەور ئەەکەم کاتەکانی هەستانەوە هەنگاونان ئەم کاتانە بێ تەسەورەکەن لە هەموو جیهانە وەرە ڕێژە وەرگرە بزانە چەند گەنجی من ئەفەوتێ بزانە ئەوروپا چۆن یەتە ناو ئیسلامەوە بۆچی هۆکارەکەی چونکە لە زیندویەتی دینەکەیە خەڵکی موسڵمان خەریکی کارە نەخەوتووە ئیشەکە تۆ بیرکەنەوە مەسەن هەر لە کوردستانە ئەم هەموو کەناڵای ئەعلامە ئەیانەوە گەنج فەوتێن ئایا پیان نەکرێ ئایا مقاومەی منبەریان پێ ئەکرێ بەو هەموو لاوازەی کە لە منبەرە هەیە سبحان الله خوا بەرەکەتێکی خستۆتە کارەکەوە ڕاستە هەمووی پەرتەوازەین شپرزین بەڵام دەستە جەمعی هەمومان پێکەوە کار بۆ دینەکەین نەتیجە سەیرەکەی خەڵکێکی زۆر باشی خواناسی دیندار سەر دەرئەهێنێ لە هەموو سوچێکەوە جیل بە جیل گەنجی جوان جوان یەنە پێشەوە هەمویان خەڵکی تاعەتدار و دیندار و خواناس ئێمە ئەبێ بەڕاستی هەدەفێکی زۆر واقعی زۆر دووربینمان داناوێت لە پێشەوە هەمان کاری بۆ بکەین بڕواکەن ئێستا زۆر باسیەوە کرێن نەخشە ڕێگای خەڵکدا ئەندێت و باسی ئەمانە ئەکرێ کێ هەیە وەکو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم چاوی ڕوون بێ لە نەخشە ڕێیە دوای مردنیشم ئەزانم چیم لێیە لە بەهەشتا ئەزانم بەرەو کوێ ئەڕۆم ئەزانم لەگەڵ کێیە ئەبەم ئەوەندە چاوم ڕوونە هەتا کۆتا نەک تا مردنێکی ئانی هەتا چاوم ڕوونە ئەزانم بەرەو کوێ ئەڕۆم بۆیە ڕوئیای ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم زۆر ڕوئیایەکی گەورەیە ئەبێ ئەبەم نەزەرە گەورە سیرکەین بۆی تووشی فتور و انقطاع نەبی اینجا هەست نەکردن بە مەسئولیەت زۆر کات ئینسان تووشی انقطاعەکە تووشی فتوری ئەکە لە خۆتانتان نەپرسیەوە باشە بۆچی گەنجێکی وامان هەیە ئێمە لێرە لە وڵاتی خۆمانە سەیرەکەی لە تاعەت و عەبداتیە تەمەڵ کەچی بەعەکسەوە ئەچێتە ناو دەوڵەتی کافران و بێدینان بەهێزە بێتە بانخوازێکی باش شەو ڕۆژ یەخاتە سەر یەک جاری وایە کەسێک ئەبینی لێرە هەر زۆر داماوە و کوزۆڵ کەچی لەوێ مزگەوتێ دروستەکاتەوە کەنیسەیەک ئەکڕێ ئەمە بۆچی هۆکارەکەی چێ لێرە هەست بە تەحەدی ناکە هەست بەوە ناکە کافر هەمووی بەرامبەری وەستاوە ئەزانێ تەنها چەند موسڵمانێکی سەرمان کردو بەیەکە ئیتر بۆیە زۆر کات لە فەیسبوک ئەوانە ئەبینی هەندێک کەس موسڵمانی چاک لەبەرەوەی ئەم هەستە بە تەحەدیە ناکە سەرەکەی هاتووە گرتێتی بە کۆمەڵەشتی بچوو کەوە لەناو ئەم دینەیە خۆی مەشغوڵەکە سەری خۆی و خەڵکی ژێشێنێ قسەی بێجێ بێڕێ ئەنووسێ زانایەک ئەبینێ یان کەسێک ئەبینێ مفەکرێ قسەیەکی کردووە یەکسەر متەئەسیرە بێ پێی بۆ چونکە شعور بە تەحەدی ناکە لە داخیلە ڕووخاوە بۆیە مالک بن نەبی قسەیەکی هەیە ئەفەرمێ ئومەتان ئیستعمار داگیریان ناکە دڵیان داگیریان نەکە خۆیان وا لە خۆیان ئەکەن کە ئیستعمار بێ داگیریان کە دەرونیان ئەڕووخێ شعور بە مەسئولیەت زۆر گەورەیە ئەم ئاینە پیرۆزە گەورەی ئیسلام بەسەر شانی هەمومانەوەیە بەخوا هەر یەکێک لە ئێمە ئەگەر بە تاقی تەنها بمێنێ کە ئەم بەرنامەی هەڵگرت بێ ئەبێ وا هەستکە کە چۆن پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم و ئەصحاب شانیان نایە بەر ئەم دینە بەخوا ئەبێ ئەویش ئاوا هەستکە شان باتە بەر ئەم دینە اینجا هەستی بە مەسئولیەتی تەواو کرد بەرامبەر بە دینەکەی
ئەبێ هەموو کاتی ئەمە لە پێشچاو بێ ئەگەر سەرزەوی مسلمانی تیان نەما تۆ نەبێ بە تاقی تەنها سەرزەوی مسلمان کەیتەوە. ئەم هەستکردن بە مەسئولیەتە وات لێ ئەکا قەتمان و نەبی، هەمیشە لە کاری خەیرابی، هەمیشە لە جوڵە و لە حەرەکابی. ئەبێ هەمووشە ئەمەد لە پێشچاو بێ، یعنی یوریدون لیطفئوا نور الله بأفواههم. کافران ئەیانەوێ نوری خوا لەسەر زەویا بە فوی دەمیان بکوژێنەوە، تۆ ئەبێ ئەمەد لە پێشچاو بێ بەردەوام کارکەی بۆ ئەوەی نوری خوا درەوشاوەتر و گەشتر بێ لەسەر زەویە. فەردیەت هەندێک جار ئینسان بە تاقی تەنها ئەوێ هەنگاوی گەورە بنێ، بیر لەوە ناکاتەوە ئومەتی پێغەمبەری خوای صلی الله علیه و آله وسلم لەگەڵە. بۆیە سێرەکەی لە سوچێکە لە سوچەکانە ئەکەوێ تووشی ئینقیتاع بێ. بەڕاستی ئینسانی ئیماندار ئەبێ زۆر گەورەتر لە ئینسانیش بیرکاتەوە، کەون و کائینات لەگەڵ تۆیە. تۆ خەریکی تاعەت و عەبدایەتی وا تەسەوور مەکە، وەڵڵاهی ئەلەم شوێنە ئێستا کە تۆ نوێژەکەی، ئەم فەرشەی کە تۆ نوێژی لەسەر ئەکەی، ئەم دار و دیوارەی کە بە دەوری تۆوەیە، هەمووی لەگەڵ تۆیە خەریکی ذیکری ڕەب العالەمینە. بۆیە تۆ بە تەنهانی ئەم هەستکردنە بە تەنهایی تووشی فتور و ئینقیتاع دەکە. کۆتا خەڵم لە هۆکارەکان کە ئینسان بۆ تووشی فتور ئەبێ بریتێ لەوەی کە لە ڕاستیە جامدی لە مەسەلەی دەعوە و بانگەوازە، عەقڵی بچووک لە دەعوە و بانگەوازە هەمیشە تووشی فتورە بێ. ئێمە بە درێژایی مێژوو سەحوەی ئیسلامی بینیومانە ئەو گەنجانەی کە تووشی ئەوە بوون قسەی زۆر کەن و کردەوەیان کەم بێ، تووشی ئەوە بوون کە بەردەوام کۆمەڵی ئوسلوبی ڕق بەکاربێن بەرامبەر بە دایک و باوک و خزم و کەس و کار و کۆمەڵگە و مجتەمع و دینداری بەس لە خۆیانە بخوێننەوە زۆر زوو تووشی ئینقیتاع بوو. بۆیە بە درێژایی مێژووی سەحوەی ئیسلامی ئەگەر لەوەشێ بیان نووسی هەزاران ببن کە پێیان ئەوترێ المتساقطون على طريق الدعوة، ئەوانەی کە بە لە ڕێی دەعوە و بانگەواز و خواناسیە هەمویان کەوتون بەم دیو بۆ دیوە، ڕێیەکەیان نەبڕیوە. هۆکارەکەشی بریتیە لەو وشتی و بێکەڵکیەی کە دەستی داوەتێ لەبری ئەوەی جوانی ئیسلام دەربخا هەمیشە تند ڕق. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئاگاد لێبێ توندی ئلله سەرێکی لە ئەخیرەوە لە چیا دەرەچێ، لە یا جۆرێک لە نیفاق دەرئەچێ یا جۆرێک لە کوفر دەرەچێ. بۆ چونکە ئەو کەسێک کە تند ئەبێ شەیاطین بە مەیلی خۆیان یاری پێ ئەکەن. بۆیە زۆر گرنگە ئینسان لە دەعوە و ئوسلوبی دەعوەیە ئەبێ زۆر کارامە بێ، زۆر ئاسانە بە هەموو کەس بڵێ تۆ کافری، تۆ مرتدی، تۆ مشریکی، تۆ بێدینی، تۆ زۆر ئاسانە. بەڵام کەسی عالم قەت ناتوانێ کاتێکەوە علمت کەمە ئەتوانی ئەم کەلیماتانە بڵێ کە علمت سەرکەوت سەیری قاعدەیەکی وەکو قاعدەکەی ئیبن تەیمیە ئەکەی کە ئەفەرمێ من دخل الإسلام بيقين لم يخرج منه إلا بيقين. ناتواني كز لدين دركي كابرا علي لا إله إلا الله محمد رسول الله تو چون لدين دري أكيت درو. بوي أسلوب الدعوة زور گرنگا أو كسي أسلوب الدعوة كارامانا نبي زور زو أكي زور زو توشي فتور وانقطاع به. أما هو كاركان بون علاج شي بكين علاج زورة من أوان ديك اللي ربطوانم تەنها ئەتوانم یەک دانە لە جۆرەکان باسکەم کە لە مانگی ڕەمەزانیان فرسەتە بۆی ئینسان فتورەکانی نەهێڵێ. ئەویش بریتیە لە تەجەدد الئیمان، تعاهد الله تبارك وتعالى بتجديد الإيمان. أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم هەندێ مەجلیسیان هەبوو، مەجلیسی قسە نەبوو وەکو ئێمە هەر کۆنابینەوە ئیلا کە کۆبینەوە بێ وتارە شتێکمان هەبێ. مەجلیسێک بوو تەنها ذیکری تیا ئەخوێنرا. أنو ورن با تعالوا نجلس بنا نؤمن ساعة ورن با ساعاتي كاتي بوخو من دابنين تيا إيمان بينينا وجاري كتير تازب بينا وعهدي تازب لك الخوايا بسين. جددوا إيمانكم بلا إله إلا الله. إيمانك تازكنا وبوتني لا إله إلا الله يزور. إنساني إيمان دار أبي زماني ترو بارا وبيزوزو بوتني لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله. أم زمان تري باراوية أم دل تازة كنوية لقال لا إله إلا الله إيمانك تازة كاته وهمو انقطاع كان شعام بن شخاص بن همويان أبشرين دياره هو كاري تري زور بوي إنسان انقطاع كاني هموي وازلي بينه فتورة كاني وازلي بينه بقرته وسرخواناسي طاعد عبدايتي
بەڵام ئەمە باشترین ڕێیانە و سەریعترین ڕێیانە. ئەگەر بە تەنها نەتوانی ئیمانت تازەکەیتەوە، برایەکت، دۆستێکت، مامۆسایەک بدۆزەرەوە لەگەڵ یا ئیمانی خۆت تازەکەرەوە. هەر کەست دەست نەکەوت تەسبیحەکەت بکەرە هاوڵی ژیانت. ئەگەر زانی دڵت ئەباءەکە ئیباءەکە نایەوێت بە زمان بە زۆر بڵێ لا إله إلا الله لا إله إلا الله هەتاوەکو ئەم دڵە ڕایەتەوە لەگەڵ وتنی لا إله إلا الله و جارێکتر تازە ئەبیتەوە دەست ئەەکەیتەوە بەکاری خۆت. عەزیزانم، ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانان، مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی تازە بوونەوەیە، واللهی مانگی نوێبوونەوەیە. چەند جار ویستومە بچم بۆ جەماعەت ناتوانم، لە مانگی ڕەمەزانە خۆم پێ ناگیرێ، یەکسەر ئەڕۆم بەرەو جەماعەتەکەم. چەند جار ویستومە نوێژی زوحاکەم بکەم ناتوانم، بەڵام لە مانگی ڕەمەزانە زۆر بە ئاسانی ئەتوانم. چەند جار ویستومە قورئانەکەم تەرک نەکەم، لە خزمەتیا بم، بەدەستیەوە بگرم، لەسەر دڵی دانێم بیخوێنمەوە، نەمتوانیەوە، بەڵام لە مانگی ڕەمەزانە ئەتوانم. چەند جار ویستومە سەدەقە و خێر و خەیرات بکەم، نەمتوانی، بەڵام لە مانگی ڕەمەزانە ئەتوانم. بۆیە خۆشەویستانم، مانگی ڕەمەزان مانگی فرسەتە، ئینسان خۆی تازە کاتەوە، بەرگێکی نوێی دینداری خواناسی لەبەرکە، لەعەلە هەموو فتورەکانی ڕزگاری ئەبێ لێیان. خوای گیان، ئێمەی عەبدانی گوناهباری تاوانبار هاتوین ئەتەیکێ لە ماڵەکانی تۆ، هاتوین پەروەردگارە تۆ خۆت ئەزانی زمانمان بە ڕۆژوە و هاتوین تە حوزوری تۆ. بەخوا خوای گیان غەیری تۆ شک نابین کە دەستی زەلیلی بۆ بەرزکەینەوە. پەروەردگارە بەخوا غەیری تۆ شک نابین تەقەل لە دەرگای ڕەحمەتی بدەین. دەیا ئیلاهی هانەمان هێنەوە بۆ لای تۆ. پەروەردگارە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنەوە، ئیمانەکانمان تازەکەرەوە. یا ڕەبی خوایە لە هەموو گوناهەکانمان ببورە. پەروەردگارە داوا لێ ئەکەن بمانگێڕە لەو عەبدانەی تاعەت و عەبدایەتێکی زۆر گەورە ئەکەن و مانوو نابن. یا ڕەبی خوای گیان هەتا ئەو لەحزەی ئەم ژیانە بەجێهێڵین لەسەر مزگەوت و دینداری و تاعەت و خواناسی و ڕەوشتی دین بەردەواممان کە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەن بە گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە، لە گوناهی دراوسێکانمان ببورە، لە گوناهی هاوشاری و هاوماڵەکانمان ببورە. پەروەردگارە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببورە. پەروەردگارە لە گوناهی مردوەکانمان ببورە. خوایە داوا لێ ئەکەن بە گەورەی خۆت لە گوناهی باو و باپیرمان ببورە. پەروەردگارە داوا لێ ئەکەین ئارامی بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە. تو گەورەی خۆت خوایە ئەوان فەقیر و محتاج چاوەڕێی دوعایەکی ئێمە ئەکەن. یا ڕەبی خوایە ئارامی بەسەریانە ببارێنە. یا ڕەبی خوایە هەر کەسەمان گرفتێکی هەیە بۆی چارەسەرکە. خوایە ئەومان بێ حەڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە، ئەومان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە. پەروەردگارە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە. یا ئەکرەمە الئەکرەمین. یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەن بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ڕەبی خوایە زەلیلی سەرجێگەمان مەکە. یا ڕەبی خوایە زەلیل و محتاجی دەستی نامردمان مەکە. یا ڕەبی خوایە زەلیلی دەستی مرۆڤەکانمان مەکە. یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەن بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت بە ئومەتی ڕەسوول الله حسابمان کە، بە شوێن کەوتەی ئەو خۆشەویستە قبوڵمان کە. یا ڕەبی خوایە بە دەموچاوی گەشی شادمان کە. یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەن لە بەهەشتا لە خزمەتی ئەوە کۆمان کەرەوە. یا ڕەبی خوایە گیان تۆ خۆت ئەزانی ئێمە هەموو ئەنبیا و ئەولیا و صالحین و ئەصحابمان خۆشەوێ، خوایە لەگەڵ ئەوانە حەشرمان کە. یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەن همەت و گەورەی بۆ ئەم ئومەتی ئیسلامە بگێڕەوە. یا ڕەبی خوایە هیدایەتی گەنجەکانمان بدە، حیا و حورمەتی ئافرەتەکانمان زیاد کە، هەڵە و کەم و کوڕێکمان هەیە خوایە بمان شارەوە. یا ڕەب العالەمین سترمان کە. یا ئەکرەمە الئەکرەمین. یا ڕەبی خوایە ئیخلاسمان پێ عەتاکە، خوایە ئیخلاسمان پێ عەتاکە. یا ڕەبی خوایە پەنا ئەگرین بە تۆ لە فتنەی ئەم زەمانە. یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەن بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت خوایە ئەم دوعایانەمان قبوڵ کە، خوایە ئەم دوعایانەمان قبوڵ کە. یا ئەکرەمە الئەکرەمین. یا ڕەبی خوایە بەرەو ئێوارەی جومعە ئەڕۆین. یا ئیلاهی هانامان هێناوە بۆ لای تۆ بە ئەندازی نمەی بارانی ئەمساڵ، بە ئەندازی دەنکی هەنارەکانی هەڵەبجە. یا ڕەبی پەروەردگارە سەڵەوات بۆ دیداری خۆشەویستمان ئەنێرین پێی بگەیەنە. یا ئەکرەمە الئەکرەمین. خوایە سڵاوی ئێمەی پێ بگەیەنە، یەک ناومان لە خزمەتی ئەبێنە. یا ئەکرەمە الئەکرەمین.
يا ربي خوايا أجر شي تاوان باربين أجر شي بكلك بين شومان للرحمة تو يا رب العالمين رحمته بزي خود بسر ما ببارنا طاعة كان من قبولك يا أكرم الأكرمين دعاء كان من ورقر يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لك جناهي مني شوي وجبوري خوي لمن قبولك